بۆ سۆراخی ڕاوکردنی باڵندە و ئاژەڵی کێویەکان لەلایەن دادوەرێک و چەند کەسێکی دیکەوە ڕوومان کردە پۆلیسی دارستان و شینگەی کرمیان. بە پێی زانیاریەکانی NRT سەرجەم ڕاوچیەکان دەستگیر کراون، بەڵام لە نێویاندا دادوەرەکە ئازاد کراوە بە پاساوی ئەوەی کە نەخۆشە. ئەو حاکمە کە خانەنشین بووە لەگەڵ مناڵی لەگەڵ یا بووە بە کەفالەت ئازاد کراون، دیارەوە دەسڵاتی ئێمە نییە، لەبەرەوەی ئێمە تەنها دەسڵاتەکانمان گرتنە و دانەدەست دادگایە، ئێتر دادگا خۆی ئجرعاتەکە ئەوە لە دەسڵاتی ئێمە نییە. طبعا تۆ بڵێ نیگەران نەبینەوەی ئێمە شەو ڕۆدێن دەمێکەوە بۆ بێ ئیمکانیاتەوە تۆ خەڵکی بگریت و ئازادی بکەن بەیانێ بێتە چاودێکەری. بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ئازادکردنی دادوەرەکە NRT پەیوەندی کرد بە پۆلیسی گەرمیانەوە، بەڵام بە پاساوی جیاوازەوە ئامادە نەبوون هیچ لێدوانێک لەو بارەوە بدەن. دادوەرە ئازادکراوەکە بە NRT ڕاگەیان ئەو لەگەڵ کەسانێک بووە نەیزانی و ئەوان ڕاو دەکەن، بەڵام گرتن و ئازادکردنی ڕەت ناکاتەوە. نه هەرەوە بوو لەگەڵ دەرچووی و بۆ ناوجە و گۆڕین. درێغیمان نەکرد و ناشیکەین و لە ڕاپێچکردنی سەرپێچکاران بەرامبەر بە دادگا و بە یاسا هیچ درێغیمان نەکردووە و هیچ جیاوازیەکیش ناکەین. بە پێی بڕیاری دەستەی ژینگەی هەرێمی کوردستان هەر کەسێک ئاژەڵی کێوی لە سروشتی کوردستان ڕاو بکە بە بڕێک پارە سزا دەدرێ، بە پێی بڕیارەکە سزاکە لە 100,000 دینارەوە تا 10 ملیۆن دینارە. یاسا سەروەرە لە هەرێمی کوردستان، دەبێ هەمووان کار بکەین بۆ سەروەربوونی یاسا. ئەمە گوتەی بەردەوامی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام بە کردار دەبینین ڕۆژانە ئەم گوتەیە کاری پێناکرێ. بڕیارجا NRT گەرمیان.